وەسیەتی سێمی ئەوەیە کە هیچ پرسێکی بۆ دانەرێ ئەنی پێی وتم تێتی پرسم بۆ دامەنێ حەز ناکەم پرسم بۆ دابنێ. لۆلا خان بەداخەوەی بۆ لە دەستدانی ئەو هونەرمەندە عەزیزە وەکو بەڕێستان کە زۆر پێداگریتان کردووە لەسەرەوەی کە لە ماڵەکەی خۆیان بنێژێ بۆ ئەو بەو شێوازە پێداگری لەسەر بابەتان کرد. لەبەرەوەی هەموو ڕۆژێک دایکم ئەو شتەی لە من دووبارە کردەوە هەموو ڕۆژێک کول ینی ماوەی ساڵێکە بە تایبەتی دەنگیم هەیە دەنگەکەتان بۆ نێرم کە لەگەڵ کوڕی خاڵەکانیە کاکە بشار و کاکە پشتیوان قساکا بە تەلەفۆن ئەڵێ ئەگەر مردم لە باخەکی خۆما بمنێژن. حەزی ئەکرد ئەنی ئەو ماڵی ئەو خانووی خۆی زۆر خۆشەویستی ئێرە دوا مەنزڵگە و دو ئارامگەی منە من لەم خانوویەمانم حەسایەوە ئەو خانووی زۆر خۆشەویست ئەگەر چی خانوویەکی ینی ستایلەکەیتە ناو ماڵی ئێمەوە هەستەکەی لە ساڵی نەوەتەکان ناژی و هەست ناکەی لەم ئەولەمەیای ئەمڕۆیای ئەنی خانووەکەی زۆر خۆش ئەویست ئەو من لێرە هەست بە و تاموچێژی جاری جارانەکەم کە هەم بووە کە تیا ژیاوم زۆر ئەو خانووی خۆشەویست دوای نەهامەتی و کەشمەکەشمێکی زۆر لە مانەوەی پارەیەکی کەم لە شوقەکەی هەولێرمان ئەو خانووی سلێمانیمان کڕیەوە بۆی ئەو خانووی زۆر خۆشەویست. باشە چۆن بوو لە سلێمانیە نیشتەجێ نەبوو لە ئەڵڵایی نیشتەجێ لەبەر ئەوەی خۆی ینی کە دوای ئەو هەموو ڕووداوانی لە هەولێر و سلێمانی ڕوویا بەس ینی سلێمانی ئەو شتوای تیاڕوو نەداوە بەڕاستی بەستر ینی تۆزێک بۆی ئین بوتی هەر خۆشی حەزی لە خەڵکی ینی دایمەن حەزەکە لەگەڵ خەڵکی لا دێ و خەڵکی گوندەکان و ناو سروشت و ئەمانەیە بژی دایکم ئەو هەستەی هەبووە ئەو حەزەی هەبووە زۆر ئەو حەزەی هەبووە. بۆ تا قسە چی پێوتی؟ کۆتا قسە بە منیوت ئاگاو لە خۆت بێت بەهێز بیت وەسێتەکانیشم بێنەرەدی من هەموو وەسێتەکانی دایکم دانە بەدانە هێناوەتەدی هیچ وەسێتێکیم پێشێل نەکردووە لە خوا بسیابێ تەنها ئەوە نەبێ کە لە ماڵەکەی خۆیانە نێژراوە ئەویشەڵێن لەگەڵ عرف و عاداتی ئیسلاما ڕێناکەوێت منیش تاکێکی مسلمانم دایکیشم تاکێکی مسلمانە و ناکرێ قسەی ڕیش سپی و پیا ماقوڵانی ئەم شارش مامۆستا ئاینەکانی ئاینە بە ڕێزەکان ئێمە بشکێنین بۆیە ئەو لەوە هاتمە دەرەوە و ئیتر لەو بدارە بەرزە هاتمە خوارەوە. پرسەی بۆ دانرێ؟ من خۆمەکو خۆم نەخێر چونکە وەسیەتی سێمی ئەوەیە کە هیچ پرسێکی بۆ دانەرێ ئەنی پێی وتم تێتی پرسم بۆ دامەنێ حەز ناکەم پرسم بۆ دابنێ. بۆ تا پرسیارم ئەچیتۆ سەر ڕێچکەی نەرمی خان؟ بێگومان مەس لە کوردستانانە لە کوردستان نایکەم ئەو شتە. ئەوی بۆ نەکرا کە شایانی بوو؟ نەک هەر ئەوەی بۆ نەکرا لەم وڵاتەیە هیچ قەدرێکی هونەر و هونەرمەندان ناگیرێ ئەبێ مرۆڤ لە شوێنێکا هونەر بکە کە قەدری بگیرە. دوێنێ بەیانەکەی لە چۆ بوویتۆ؟ دوێنێ بەیانەکەی لە ماڵی خۆمان بوو وەکوی باسەکرێت کە دوێنێ بۆ یا پێرێ بۆ لە نەخۆشخانی هیوا بوو لە نەخۆشخانی هیوانە بووم بە هیچ جۆرێک ڕۆژی پێنجشەممە باری تەندروستی تێکچوو وتی بم بەرەوە بۆ لای دکتۆر بردمەوە لای دکتۆری خوێن سپۆری خوێن دکتۆر شوان تۆفیق سوپاسی یەکەم بەڕاستی لەرە ڕێز و احترامی تایبەتم هەیە بۆی سانیە بە سانی چرکە بە چرکە لەگەڵ ما بووە هەموو دقەیەک جاوی تەلەفۆنەکانی یاومەتەوە لە وەخت و ناوەختا چی بکەم بۆ دایکم چی نەکەم ئەو ڕۆژی پێنجشەممە کە سۆنەرمان بۆ کرد ترزانیمان کە گرێکان زۆر بە خراپی بەناو جگەریا بڵاو بوونەتەوە گرێکان ١٨ جگەری بڵاو بوو بۆ دکتۆرەکە پێی وتم تیلۆ لانگیان یەک شتت پێ ئەڵێم ئەزانم زۆر ناخۆشە میش دایکم بە هەمان شت ڕۆشتووە دکتۆرە بەنازی پشکنین و سۆنار تی حەزی لە هەر چێک بوو بیێرێ حەزی لە هەر شتێک بوو بیێرە و دڵی مەشکێنە داوای ماسی کرد چون ماسیمان خوارد بەیەکەوە ڕاستە خۆ هاتمە خوارەوە یەکسەر بردم ماسیێکمان خوارد بەیەکەوە. من هەفتانە پەیوەندیم بە تۆ کرد بۆی کە هەواڵی نێری خان بزانێت بڕیار بوو کە ئەمڕۆ چوارشەممەیە بەهاتمان بێن بۆ ماڵ نەگەشتین بەوە و دیدارەکەمان لێرە بوو ئەو ڤیددیۆشتان کۆتا دوو ڤیددیۆ هەیە کۆتە بۆتان ئەنێرم بە سەرچاو حەزەکەم لای ئێوە بڵاو بێت و چکە زۆر بە خەمی دایکمەوە بوون سوپاسدانەکەم.